طبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکا امتحانی خۆیە مەقسوودی لە عەمدەن وا دەکا یا لە مەیدانی فەساحەتدا بە میسلی شەهسوار بێتە ئەمول بەو هەموو نەوعە زوبانی ڕادەگا کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەس کە نادان نەبێ خۆی تالیبی معنا دەکا. خێربەیتەوە ئەمڕۆ 25 گوڵانە لە بەرواری کوردەواریدا و هاوکات 21 شوباتەکە هەموو ساڵێک بە ڕۆژی جیانی زمانی دایک ناسێنراوە. زمانی شیرینی کوردی چەنە شیرین و خۆشە زمانی کوردی لە 7,320 ڕەسەنی تایبەت بەخۆی پێکاتووە کە سێهەمین زمانە لە دوای زمانی فێلەندا و کۆری لە سەر دەوڵەمەندی وشە و وشەسازی تایبەت بەخۆی سەبارەت بە زمانە خۆدەرخستەکان و خۆجێیەکانیشی پێکاتووە لە 1,007,000 وشەی تایبەت بەخۆی. ئێمە ئەمڕۆ لە مەیدانی خوێندنگایەکی کوردی وشە و وشەسازی کوردی و سرودی نیشتیمانی و هەستی نەتەوایەتیمان و ئامادەیمان بۆ زمانی دایکمان دەردەبڕین. ئەمڕۆ بۆ ئێمە جیالەوەی کە زمانی کوردی زمانی پەیوەندیکردنە زمانی بەرگریشە بۆ ئێمە. ئاشکرایە هەوڵی کوردی ئەمڕۆ بە بانگی بەرزەڵێم بێن تەماشاکەن عەزیزم مەکتەب و عیرفانی کورد. هەربژیت زۆر سپاس. بێگومان لەم ڕۆژەیە کە ڕۆژی جیانی زمانی دایکە لە سەرتاسەری جیهان سەردەم زمانە جیهانەکان چالاکی جۆر بە جۆریان هەیە. بۆ ئەم ڕۆژ ئێمە وەکو زمانی کوردی بە شانازیەوە کە بەو زمانەی ئەدوێین زمانی هەر یەک لە باو باپیرانمان و کەڵە شاعیرەکان و ئەدەبناسەکانمان بووە پێمان خۆش بوو ئەمڕۆ ئێمەش بە چالاکیەک بۆ زمانی کوردی لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوام بین. وەکو شیرین ئاماژەی پێدان لە یەکێک لە قوتابخانە جوانەکانی شاری کەرکووچین کە کۆمەڵێک فێرخوازی جوان و ناسک بەو زمانە شیرینیە کوردیە ئەدوێن لەگەڵمانن ئەمڕۆ دوو میوانی ئازیز کە پسپۆری زمانی کوردین لەگەڵمانن چەند و توێژێکی بابەتی زمانەوانی باسەکەین کۆمەڵێک مامۆستای ئازیز کە جلوبەرگی کوردیان لەبەرە کە هەوڵیان داوە بۆ سەرخستنی ئەو زمانەی کە بەڕاستی چەندین ساڵە سەدان ساڵە کە ئێمە بەهۆی ئەو زمانەوە ماوین لە هەموو لایەکەوە پەلامارمانە درێ بەڕاستی بەڵام ئێمە ئەوەی کە هێشتومانێتەوە زمانە کوردیەکەمانە. چەند پرسێکی گرنگ تاوتوێکەین لەگەڵ میوان ئازیزەکانمان لەگەڵمان بن ئەمڕۆ بەرنامەیەکی زۆر زۆر تایبەتان پێشکەشەکەین. فەرموون فەرموون وەرن کچۆچوە.
سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش 25 گوڵان لە هەموو لایەک پیرۆز بێت کە بە ڕۆژی گیانی زمانی دایک ناسراوە. هیوا خوازم قەڵەم و خامە و پێنووسی زمانی کوردی بەردەوام لە وەشان و نوێبوونەوە و تازەگەریدا بێت. بۆ ئەمڕۆ تایبەت بە زمانی شیرینی کوردی کۆمەڵە تاوتۆ گفتوگۆی باشمانە بێت لەگەڵ هاوکاری سەرەکیم ڕێبینە. سپاس. سپاس. بەڵێ وەک بینیتان کە لەلایەن سەرجەم فێرخوازانەوە هەروە بەشێک لە مامۆسایانی ئازیزەوە چالاکێکی زۆر جوانی ئاڵا بەرزکردنەوەی کوردستان کرا. دوای ئەوە وتمان دوو میوانی ئازیزمانە بێ بۆ گرنگی زمانی کوردی قساکەین. هەرێک لە میوانەکان مامۆستا عەبدوڕەحیم سەرەڕۆ نووسەر و شاعیر لەگەڵمانە، هەروها مامۆستا سامان بەڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەین مامۆستاشن. جا ئەمڕۆ لێرن کۆمەڵێک پرسی و بابەتی گرنگی زمانی کوردی باسەکەین. مامۆستایان بەخێر بن. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئامادەبوونتان. تەڵەن سپاس بۆ قوتابخانەی هەڵگورد، قوتابخانەی ئەستێرەش مامۆستاوە نیە؟ بەڵێ کە ئەمڕۆ زۆر ماندوو بوون لەگەڵمان، کۆمەڵی فێرخوازی جوان زلی کوردیان لەبەرە، کۆمەڵی مامۆستای ئازیز کە لە خزمەتی زمانی کوردیان بەڕاستی ئەمڕۆ لەگەڵ ئێمە میوانن. بێگومان ئەوانش بەشدارە بن کۆمەڵک پرسی و پرسیاری تایبەتمان هەیە بۆ هەرێک لە مامۆستاکانش. بەخۆشحاڵیەوە ڕێبین یەکەم وەشانی بەرنامەکەمان بە شارێکی مامۆستا زێوەر دەستپێکە کە مامۆستا عەبدوڕەحیم سەرەڕۆ پێشکەشمانیە کات فەرموو. بەڵێ مامۆستا سپاستانەکەم. من زێوەرم هەروە بە سانایی هەڵ نەبژاردووە. زێوەر یەکێکە لەو شاعیرانەی کە لە ماوەی ئەو سەدەیەی پێشووە توانیوەتی گەورەترین خزمەت بە زمانی کوردی بکە بە شێوەیەکی زۆر پاراو. ئێستا ئەگەر ئێمە گوێ لەم شعرە بگرین ئەبینین زمانێکی زۆر پاراو و زۆر جوانی بەکارهێناوە. ئەڵێ تکانی ئابرووی چەمەن بەڕووی ئابدارەوە، شکانی نرخی نەستەرەن بە زوڵفی موشکبارەوە، چما لەمەی لەنەی لە جام ئەگەر بەلەنجە بێتە لام، بەڕووی ئابدارەوە بە چاوی پڕ خومارەوە، ئارەق نییە لە عالەمە کەلا بەرێ لە دڵغەمە، جگە لە قەترە ئارەقێ لە ڕووی کە دێتە خوارەوە، نیشانی من جەمالی تۆ، بەراتی من ویساڵی تۆ، خەیاڵی من لە خاڵی تۆ بە ئیشوەلێم مەشارەوە، ئەزیزەکەی حەبیبی من نیگارەکەی تەبیبی من، باشەق بەرێ ڕەقیبی من وەرە بە سەد ویقارەوە، فیدا و خەد و قەدی تۆ چەمەن بە فەوجی گوڵیەوە، بە بولبول و بە چڵیەوە بە قومری و چنارەوە، فەرەنگ و ڕوو زەنگم و عەجەم سیاق و ڕووسخوو ئەناسرەی کە کووردا زوو بە پێچی لار و خوارەوە، نیشانی زوڵفی عەنبەری هەموو وڵاتی گوڵعومەر، بە ئەرد و بەرد و دارەوە بە ئاوی سەرچنارەوە، ئەمن گەیاندمە ئەنوەری فنوونی شعر و شاعری، ئەتۆش گەیانتە سامیری بە چاوی سحر کارەوە. هەر بشیت مامۆستا. مامۆستا ئەگەر بێنە سەر ئەو بابەتە ئەمڕۆ ڕۆژی گیانی زمانی دایکە، بۆچی زمانی کوردی گرنگە بە بڕایەوە؟ وڵا لە سەرەتایە سوپاس بۆ کەناڵی ئاسمانی کرد بۆ بەرنامەی بەڕێزتان بۆ هەردوو پێشکەشکاری جوان هیوای تەمەندرێژوو لە ساقیتان بۆ خوازم. خۆشحاڵم ئەمڕۆ لە خزمەت برای بەڕێز و مامۆسای گەورەمان نووسەری شاری کەرکووک خۆتان گەورەم سوپاس هەم کەسێکی بواری پەروەردە کە خزمەتێکی زۆری کردو مامۆستا عەبدوڕەحیم سەرەڕۆ. لێرەشەوە پێم خۆشە سوپاس و پێزانین بۆ کارگێڕی و مامۆستایان و فەرمانبەران و ئەو قوتابیە چاوگەشانە لە قوتابخانەی هەڵگوردی سەرەتایی تێکەڵ کە ئەمڕۆ ئەرکیان کێشا لە تۆمارکردنی ئەم بەرنامەیە. دووبارە سوپاس بۆ بەڕێستان. دیارە ئەگەر پێشتر لەوە دەست پێ بکەین زمان بۆ خۆی وها پێناسە ئەکرێ کە هۆکارێکە ئامرازێکە بۆ پەیوەندیکردن و لێک تێگەیشتن. بەڵام بۆ ئەم سەردەمەی ئێستا واتای زمان گەورەتر بووە. لە ئێستاە زمان بەشێکە لە ئاسایشی نیشتیمانی ئاسایشی نەتەوەی بۆ واتایی هەر نەتەوەیەک هەر وڵاتێک زمانەکەی کەوتە مەترسیەوە ئاسایشی نەتەوەی یان ئاسایشی نیشتیمانی دەکەوێتە مەترسیەوە. ئەگەر کورتێک لەسەر زمانی کوردی باز بکەین لە دەستپێکە طبعا زمانی کوردی یەکێکە لە زمانە جوانەکان یەکێکە لە زمانە زیندووەکان معلومی مامۆسای بەڕێز و بینەرانی خۆشەویستیشە زمانی کوردی نزیکەی 50 ملیۆن کەس ئێستا قسەی پێ ئەکا لە ڕیزبەندی زمانە جیهانیەکانە کە ئێستا نزیکەی 6,000 ئێمە زمانمان هەیە لە سەرزەویە 100 زمانی ئەکتیڤە زمانی کوردی بە ڕیزبەندی 59 دێ لەم 100 زمانەیە کۆی دانیشتوانی ئەوەی کە قسەی پێ ئەکا بە زمانی کوردی نزیکەی 50 ملیۆن دەکاتە 0.31 لە سەتا کۆی دانیشتوانی سەرزەوی
طبعا زمانی کوردی لقێکە یان بەشێکە لە زمانی هند و ئەوروپیەکان وەکو زمانی مەسەلەن هندیە ئەڵمانیا و لێکچوونی شێ لە نێوان ئەم زمانانەیە ئەگەر تێبینی بکەی ئێمە لە زمانی شیرینی کوردیان نان بەکاردێنین لە زمانی هندیشە هەر نان بەکاردێن لە زمانی ئینگلیزیە مەسەلەن ستار بەکاردێ بۆ ئەستێرە ئێمە ئەستێرە یان ستێر بەکاردێنین ئەمەش بۆ خۆی لێکچوونیەکە طبعا دەستخۆشی بۆ ڕێکخراوی نوسکۆی جیهانی کە 21 شوباتی هەموو ساڵێکی تایبەت کردووە بە ڕۆژی زمانی دایک جا لێرە پرسیارێک دێتە ئاراوەی کە بەڕێزت باست کرد زمانی کوردی چ ڕۆڵێکی هەیە لە ناوەندەکانی خوێندندا یان بە دیوێکی تر چۆن بتوانین ئێمەی پەروەردەکاران لە ناوەندەکانی خوێندنە زمانی کوردی بپارێزین بە تایبەت لە کەرکووکە بە تایبەت لەو ململانێ نەتەوەیە توندەی کە لە کەرکووکە لەگەڵ مامۆستا سامان گفتوگۆکە درێژە پێدەین بەڵام بەر لەوە پێم خۆشە پرسیارێک لە مامۆستا بکەم مامۆستا عەبدوڕەحیم لە ساڵی 1932 جەلالەدین عەلی بەدرخان ئەلفوبەی زمانی کوردی داهێنا پێم وا بە ئیتر زمانیش وەکو میراتە دەگوێزرێتەوە دەسا و دەست دەماودە ئێمە یاخود ئێوە وەکو نووسەران و شاعران چەنە هەوڵتان داوە و زمانە بەبێ تەڵخی بەبێ ڕووشان بمێنێتەوە و زیندوو بمێنێتەوە مامۆستا عەلی بەدرخان لەلایەک و مامۆستا نوری عەلی ئەمین یەکێکە لە مامۆستا زیرگەکانی زمانی کوردی توانیوێتی بناماکانی ڕێزمانی کوردی دابڕێژێ و لەو ڕۆژەوە تا ئەمڕۆکاری لەسەر ئەکرێ و شتی تازە ئەدۆزێتەوە و بەرەو پێشەوە چێ باسی زمانی کوردی بکەین یان بچینە سەر زمانی دایک بەڵێ پرسیارەکە ئەو مامۆستا بۆچی ئێوە وەکو نووسەران و ڕۆشنبیران و شاعیران چۆن توانیتانە کە گرنگی بە زمانی کوردی بدەن ئایا ئەم پەرتەوازەی زمانی کوردی پەرتەوازەی هەیە لە زمانی کوردی زۆرجا باسی ئەوە کرێ کە بەڕاستی شێوەزار و نەبوونی زمانێکی ستاندارد ئێوە وەکو ڕۆشنبیران و شاعران چۆن توانیتانەکە هەوڵدەن بۆ بە ستانداردکردنی زمانێکی هاوبەش جارێ بالەوەوە دەست پێ بکەین ئێمە مێژووەکەمان خۆی مێژوویەکی پەرتەوازە بووە ئێمە تەماشا ئەەکەین بە شێوەی بابڕین قارچک ئاسا لە هەر شوێنێکە و بەپێی زەمەن و بەپێی ڕەخسانی هەڵ بۆتانمان هەیە هەروەها بێتەوە بابانمان هەیە سۆرانمان هەیە ئەردڵانمان هەیە ئەمە کاتی خۆی کە قەڵەم ڕەوبوونە ئەو قەڵەم ڕەویە چی کردووە وای کردووە کە زمانێک تایبەت بە ناوچەکە هەبێ ئەمە خۆی لە خۆیە بۆتە گرفت بۆ هەمومان چووکو ئەبینی لە ناوچەی بۆتان مەلای جزیری و ئەحمەدی خانی لە جزیرە بوونە لە ناوچەی بابان نالی و مستەفا بەگ و سالم پێشڕەویان کردووە ئەمە خۆی لە خۆیە بۆ تۆ هۆی ئەوەی کە زمانەکە بکرێ بە چەند بەشێکەوە بۆ دروستبوونی زمانی ستانداردی کوردی جارێ زووە ئێمە هەتا وەکو پەیکەربەندیەکی سیاسی گەورەمان نەبێ نیشتیمانێکی ئازادمان نەبێ سنتەرێکی زمانەوانی گەورەمان نەبێ ناتوانین زمانی ستانداردی کوردی وا بە شێوەیەکی ئاسان ڕەنگە بە 50 ساڵ بە 100 ساڵ دوای ئازادبوون اینجا بتوانین ئێمە کار لەسەر ئەو شتانە بکەین زۆر باشە ڕێبین تۆ خوێندنە بە زمانی کوردی تاوا کرد زۆر باشە لەیەکی سەرەتاییەوە هەتا 12 ئەمادەی ینی 12 هەر کوردی خوێندنەوە ئەو لە زانکۆ پەیمانگا شتێکی پێم وە بێ ئیجباریە مامۆستا تا چەند گرنگە خێزانەکان ئەوەندە هۆشیار و ڕۆشنبیر بن کە هەوڵدە منداڵەکانیان بخەنە بەر زمانی کوردیە ئەتوانن پرسیارەکە بە دیوێکی ترا بکەم بۆچی خوێندن بە زمانی دایک گرنگە دەستت خۆش بێ ئەمە پرسیارێکی بەجێیە طبعا لە پێشێکەکەیە کاکە ڕێبین باسی شعرە جوانەکەی نالی باس کرد بەڵام لەگەڵ ئەوەشە نزیکەی 150 ساڵە پێش ئێستا ئەبینی میر جەلالەت بەدرخان مێژوونووسی گەورەی کورد لەوێ هەست بە مەترسی ئەکا لەسەر زمان هەروەکو لە شعرەکەی نالیە باس ئەکرێ جەلالەت بەدرخان هاواری ئەوە ئەکا لە یەکەم ژمارەی گۆڤاری هاوارە ئەڵێ وەرن تکا ئەکا ئەڵێ وەرن با بە کوردی بدوێن با بە کوردی قسە بکەین با بە کوردی گفتوگۆ بکەین با بە کوردی یەکمان خۆش بوێ با زمانی کوردیمان خۆش بوێ دەزانی مامۆستا ئەمین باڵدار طبعا زمانی کوردی هەروە بە ئەوەی مامۆستای بەڕێز باسی کرد قسەکەی زۆر دروستە هەروە بە ئاسانی نەگەشتێتە ئەم ئاستا لە ساڵی 1950 مامۆستا ئەمین باڵدار دێت ئەلفوبێی کوردیدا ئەنا ئەمە خزمەتێکی ئێجگار گەورە بە زمانی کوردی ئەکا بۆچی گرنگە ئێمە مناڵەکانمان بە زمانی کوردی بخوێنێ ئەو پرسیارەی بەڕێزت ئەم مناڵە چاوگەشانەی کە ئێستا لێرە بە زمانی کوردی ئەخوێنن ئەگەر پرسیارە لە هەر هەمویان بکەیت تا چەند ئاسوودەی لە قوتابخانەکەیە دڵنیام 100% هەمویان ئاسوودە بۆی کە بە زمانی دایکە بە زمانی دایکە خوێنێ هەمان کامێرە ئەبینە قوتابخانەیەک کە مناڵی کوردن بە زمانی عەرەبی ئەخوێنێ
هەمان پرسیار ئاراستاکەین طبعا مناڵێک سیفەتی هەیە ڕاست ئەڵێ بەڕاستی هیچ ئەوە نازانێ هەمان پرسیار لەوێ لەو مناڵانە بکەینەوە 195 ئەگەر زیاتر نەبێ دەڵێن ئێمە ئاسوودەنی من بۆ خۆم توێژینەوەکی وام کرد ڕاپرسێکی وام کرد لە نزیکەی 180 مناڵم پرسی ئەوانەی مناڵی کوردن ئێستا لەبەر خوێندنی عەرەبین دواتریش هۆکارەکان باسەکەین بۆچی دایک و باوک مناڵە خاتە بەر خوێندنی عەرەبی هۆکارەکان ڕوونەکەینەوە طبعا لەو 180 بە ڕێژەیی 194 وتی ئێمە ئاسوودە نین لە قوتابخانەیەەکە پرسیارەکەش ئەوە بوو ئەیانوت لەبەروی مامۆستاکان بە عەرەبی قسە ئەکەن لەگەڵ ڕێزمانە بۆ زمانەکانی تر پرۆگرامەکان بە عەرەبی و هەتا کۆتایی دەزانی توێژینەوەکان ئەویان سەلمانووە مناڵ کاتێک بە زمانی دایک ئەخوێنێ گەشەکردن و پێشکەوتن و وەرگرتنی بابەتەکان زانیاریەکان پرۆگرامەکان هەڵسوکەوت و تەعاملی لەگەڵ مامۆستاکانە خێراتر و باشترە وەک لەوەی بە زمانێکی تر تەنانەت ئەوە شەلبێنراوە کە گەشەی عەقلی گەشەی دەرونی گەشەی کۆمەڵایەتی ئەو مناڵانەی بە زمانی دایک ئەخوێنن زۆر خێراترن بۆ يعني ئێستا بنمون ئەم قوتابخانەیە باسکەین طبعا من زۆر دەستخۆشیتان یەکەم کە مەیدانی هاتنە ناو قوتابخانەکە ئەم بەرنامەیەگە ناو ستۆدیۆ بۆیە ڕەنگە ئەم چێژەی ئێستای نەبووایە مامۆستا بەڕێزانە ئەو قوتابێت چاوگەشانەکە نزیک ئێمە ئەویان بینین زۆر دڵخۆشی بەڕاستی یعنی ئێستا ئەمانە گەلیان بپرسی ئەمان دڵنیان لە پۆلەکانە کاتێک مامۆستایەک بە زمانی شیرینی کوردی ئەچێتە ژوورەوە هەر لە سڵاوکردنەکەوە هەر لە هەڵسوکەوت و ڕەفتار و وانە شەرحکردنەکەی بە کوردیە ئەم مناڵانە هەست بە دڵنیاییەکەن ترسیان نییە دەی ماسلۆ لە هەڕەمەکەیە یەکەم شت باس ئەکا باسی پێداویستە فسیۆلۆجیەکان دووەم شت باسی ئەمان یاری مامۆستا بە زمانی کوردی بەشێکە لەوەی کە مناڵەکە هەست بە ئارامی ناوەکی بکات کە دوورە لە خێزانەکەی ئەکید بەتایبەتی مناڵێکی 6 ساڵ کاتێککە مامۆستایەک بە زمانی شیرینی کوردی وەکو دایکی وەکو باوکی وەکو برای وەکو خوشکی دێدوانەی پێ ئەڵێتەوە هەست بە دڵنیاییەکە بێنە پێشاوی خۆت ئەگەر مامۆستایەک بە زمانی عەرەبی یان لە نەتەوەی عەرەب دێ وانە بۆ مناڵانە شەرحەکە هەر لە سەرەتاوە ترسێکیان لەلا دروستە بێ طبعا بابەتێکی تر هەیە ئەوەی کە مناڵ کاتێک خوێندنەکەی بە زمانێکی دیکەیە یعنی ئەم مناڵانە ئەم خوێندکارە چاوگەشانە لێرە بە کوردی ئەخوێنن ئەچنە ماڵی شەوە دایک و باوک گفتوگۆ وەڵسوکەوتیان هەر بە کوردیە گرفتیان بۆ دروست نابێ بێنە پێشاوی خۆت ئەمانە ئەگەر لە خوێندنگەیەکی عەرەبی بن لە خوێندنگەکە بەڕێوەبەرەکە یاری دەدەرەکە مامۆستاکان بە زمانی عەرەبی قسەیان لەگەڵا ئەکەن وانەیان بۆ شەرح ئەکەن بە ناچاری دەبێ بەم شێوەیە بێ وەختێک گەچنە ماڵەوە دایک و باوک بە زمانی کوردی قسەیان لەگەڵا ئەکە تووشی دووفاقیەک دوو سەرەییەک سەر لێ شێوانێک دەبن هەر بۆیە ئێمە ئەڵێین داوا لە دایک و باوکەکەین تکاتان لێەکەین مناڵەکانتان بخرنە بەر خوێندنی کوردی و دڵنیابن زۆر باشە لەسەر پرسە بەڕاستی قسەی زیاتر شەکەین لەگەڵ مامۆستایانش مامۆستا عەبدوڕەحیم پرسیارێکەیە بەڕاستی زۆرێک لە هەوڵی نووسەرانە بینین کە وەک بڵێ بە زمانێکی هاوبەشە نووسن یعنی بۆ نمونە زۆرێک لە وەرجێڕەکانمان هەیە کاتێک کە کتێبێک وەرەگێڕن هەوڵەدەن زۆربەی زار و شێوەزارەکان تێکەڵاو بکەن ئایا ئەمە بە هەوڵێکە بینی بۆ نزیکبوونەوەی شێوەزارەکانی زمانی کوردی و چۆن پێت باشە یاخود پێت باشە هەر بەو زمانە بۆها بڵێن 100 ساڵەکە بێ بۆتە زمانی مکوریانی بڵێن بۆتە زمانێکی ستاندارد نیمچە ستاندارد بەڵێ مەسلەی وەرگێڕان پرۆسیەکی قورسە وازم پێشتریش لە بەرنامەیەکی تایبەتە باسمان کرد پرۆسیەکی قورسەوە بە ئاسانی بەڕێوە ناچێت دوایی ئێستا ئێمە لە سردەمێکە شارستانیەتەکان بە یەکدا دێن کاتی ئەم شارستانیانە بە یەکدا دێن بمانەوێ و نەمانەوێ چەند وشەیەک چەند زاراوەیەک چەند شتێکی فەرهەنگی زمانەکانی ترمان هەر بۆ دێ باشە ئێمە ئەگەر لە ساڵی 1970کانە تەماشای خوێندنی کوردی بکەین ببورە تەماشای بەرهەمە کوردیەکان بکەین و کتێبەکانیان بخوێنینەوە وەک ئەوە نیە کە لە ئێستاە هەیە لە ئێستاە چەندین جۆر ئێمە وشەمان لەناو کتێبەکانە هەیە وشەی فارسیمان هەیە وشەی ئەوروپیمان هەیە بە هەموو وڵاتەکانی و وشەی عەرەبیشمان هەیە ڕەنگە قەڵق لە وشەی کوردیش تورکیشی تیا بێت ئەمە ناکاتە هۆی سسبوونی زمانەکە بە پێچەوانەوە ئەمە بێتە هۆی دەوڵەمەندکردنی چونکە ئەگەر تۆ بێت و زمانی لەو هەموو زاراوەیە دەرکەیت زمان بڕوتێنیتەوە زمان کە ڕووتایەوە کەڵکی نامێنێ زمان تا بە فەرهەنگ تا بە وشە تا بە شتەکانی تر دەوڵەمەندتر بێ بۆ ئێمە باشترە بۆ ئێمەی خوێنەر و بۆ ئێمەی نووسەر و بۆ ئێمەی مامۆستا و بۆ هەموو ئەو قوتابیانە کە لەو بارەیە ئەخێنێت بۆ ئێمە ئەومە پێ باشە
کە زمانەکە زیاتر دەوڵەمەند بێت و وشەی زیاتری بۆ بێ لەم لاولاولاوە و دوایی ئەمە بە شتێکی با بڵین بەرنامە ڕێژکراونی ئەمە خۆکردەیە شتێکە وەکو دەلیلێک تێکێ دێ لە شوێنەکە لەسەر ئەو شەیە ڕادێ دێتە لای ئێمە ئەو شەیەمان پێڵێ ئێمەش ئەیقۆزینەوە ئەیخێنە ناو کتێبەوە باشە مامۆستا تۆ پێت قەڵس نییە کە باسی سەردەمی کلاسیکەکەم و شاعیرانە کە وشەی بێگانیان هێناتە ناوە ئەوە ڕەوایەتیمان پێیاندا بەهۆی بارودۆخ و سەردەمەکەوە وشەی فارسی و عەرەبیان بەکارهێناوە بەڵام بۆ ئێستا ڕەوایەتی توانین بدەین بە شاعیران و نووسەران کە وشەی بێگانە بەکاربێنن مەسەلەکە ڕەوایەتی نییە مەسەلەکە من وتم چییە پێکدادانی شارستانیەتە پێکدادانی شارستانیەت پێکدادانی نەتەوەکانە کەوابوو پێکدادانی زمانە پێکدادانی زمان هەموو شتێکی ریاکەوێتەوە تۆ زۆر ناچاری کە لە کتێبێکا شتێک ئەخەنیتەوە لە زمانەکەی خۆتانیە ئەبێ جێ بکەیتەوە و کە جێشی ئەەکەیتەوە لە لای یەکێ دوان سێ دوایی ئەبێتە مسلەیەکی ئاسایی هەمووی قبوڵیەکە باش شیرین با بچنە لای میوانەکانشمان هەندێک بۆ چوونیاوە بەدڵ بچینە لای لە پسراوی مامۆستا دانشەوەکەی خۆت مامۆستاجان سپاس بۆ تۆ مامۆستا سپاس بۆ ئێوە سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان بە ناوی کارگەری قوتابخانەی هەڵگوردی سەرەتایی تێکەڵەوە بە خێراتنی ئێوەی بەڕێزەکەین بەڕاستی ماندوو بوون ئەرکتان کێشە بەڵام ئێرەش ماڵی خۆتانە من سپاستان دەکەم کە ئیمڕۆ ڕۆژی جیهانی زمانە زمانی کوردی خۆتان زان لە شاری کەرکووک تاکە شت کەما بێت ویسە زمانی کوردیە کە ئێمە بە پێم هەز بە ماندووبوونی خۆتان زان زۆربەی مامۆستاکان لەسەر هەریە من بە پێ ئەوەی هەز بە ماندووبوو بکەن بە پێ ئەوەی ڕۆژێک یەک قوتابی خوێندنی کوردی بێ مامۆستا بێ ئەوان هەساون بۆ ئەوەی زمانەکە لە بەرەو پێش بچن بۆ ئەوەی زمانی کوردی بچێتە نێوماڵی هەموو ماڵێکەوە هەموو خێزانێکەوە من ئاماژەش بۆواکەم لە پارۆ تا ئیمساڵ وابزانم 1100 قوتابی لە دراسی عەرەبی گەڕاونتە ناو خوێندنی کوردی کە ئەوانیش ئیسە من دوو قوتابیم لێرەیە لە دراسە عەرەبی بوون لە ئەهلیەکانیش بوون هاتنە ناو دراسی کوردیەوە من پێشوازیم لیان کرد و وتی مامۆستا کتابمانی کتابیشمان بۆ دابینکردن حتا ئەوشم لیان پرسیار کرد وتم بۆ لێوانە بوون وتی وەڵڵاهی تر لەبەر زروف و ئەو شتانە بەس ئیستا کاورمان ناو زمانی کوردیەوە زۆریش بە ئاسانی فێر بوون زۆریش بە ئاسانی شتەکانیان لەبەر کرد زۆر باشە مامۆستاجان تۆ وەکو بەڕێوەبەری خوێندنگایەکی کوردی لە شارەیە چی بەو دایک و باوکاناڵی کە مناڵەکانە نێنە فێر بەر خوێندنی عەرەبی و پێت وایە یعنی ئێستا تۆ باشترین کەسی بۆی کە بەردەوام لەگەڵ مناڵەکانی ینی پێم بۆ دایک و باوکان چییە ینی پێم شتێکی باشەکەن من پێم وایە شتێکی باش ناکەن لەبەر ئەوەی زمانی کوردی ئاسانترین زمانە بۆ فێربوون زمانی کوردی کە لە ماڵیشەوە بە زمانی کوردی فێرەوی وەک بڵێ کۆنتاکێ بەقەوە دروستە بەبێنی ئەو قوتابیە و ئەو دایک و باوکە زمانی کوردی زمانێکە یعنی چۆن شۆناسی نەتەوەیەکە ئەبێ ئێمە زیاتر پەرەی پێ بدەین کە ئێمە نارمان خۆی خۆشە ئینسان زمانتر بزانێ من بە حکمیەوەی لە دەروی وڵات بووم چما وڵاتی ئۆکرانیا زمانی ڕووسی تێکەڵە لەگە زمانی کوردیە پێمان خۆش ئێمە زمانتر فێرین بەڵام ئەگەر بێت و سەر حەقیقەت زمانی دایک کە ئەو زمانەیە پێخێنی هەر بەو زمانێشە ئەگەیتە ئاستی ئەوەی خۆت تمۆحی خۆت کە بتەوێ یعنی ئێمە جاران لە کەرکووک سێ بەشمان نەبوو یەک بەشمان نەبوو بەس ئەوێت دراسە عەرەبیە ئێمە دراسە کوردیمانە شکر بۆخوا حسابێکمان بۆ هەرێ کە شتەکانمانە بین بۆ تاقیکردنەوە دراسی کوردی ئەلێن بەڵێ دراسی کوردی و زایدەن لەگەڵ ئەوەشە بەڕاستی ئەو قوتابی خوێندکارانەمان هەیە لە ئاستی کەرکووکە یەکەمن ئەوانە هەمووی خوێندنی کوردیە بەڵێ هەمووی بۆ بەشی کوردیە گەڕێتەوە من ئەلێرەوە من سپاسیانەکەم سپاس مامۆستاکانەکەم ماندوون لە گرفتی ئەم موچە و قەیرانە نیان هێژ یەک ڕۆژێ خوێندنی کوردی بێ مامۆستا مامۆستایەکی تریش وەرەگرم مامۆستا پێم بڵێ مەڕێستان دانش ئاساییە مامۆستای چین لەم خوێندنگای من مامۆستای زمانی ئینگلیزیم لە قوتابخانەیە بڵێ زۆر باشە بۆچی پێت وایە زمانی کوردی گرنگە و ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکشە بڵێ زمانی کوردی گرنگە لەبەرەوەی ئێمە نەتەوەیەکی زوڵم لێکراوی چەنای ساڵە بۆیە بوا باشترە کە هەر لە مناڵیەوە مناڵەکانمان بخینە بەر خوێندنی کوردی و بە کوردی گفتوگۆ بکەن ماڵەوە لە دەرەوە لەگەڵ هاوڕێکانیان چکە زمانی کوردی زمانێکە ئەبێ هەر لەسەری بڕۆین تاوەکو ئەها چۆن بڵێ کە نەتەوەکەمانی پێ بناسێنین بە دەرەوەی وڵات و بە جیهان زۆر باشە مامۆستا باشە تۆ مامۆستا ئینگلیزیت با و پرسیار لێ بکەم سۆرێک لە دایک و باوکان ئەڵێن ئێمە بۆیە مناڵەکانمانە نەینە خوێندنی عەرەبی و ئینگلیزی بۆ ئەوەی یەکسەر فێری ئەو دوو زمانەش بن
ئایا پێ دوایە مناڵ ئەتوانێت لە دوای تەمەنی 10 ساڵی 2 ساڵی شۆفێری زمانێکی تر بێ یاخود هەر پێویستە لە 6 ساڵە و یەکسەر زمانێکی تر فێر بێ؟ وڵا یەکەم جا پێویستە یعنی زمانی دایک فێر بێت باشە. زمانی کوردی فێر بێت چکە ئەو زمانە ڕەسەنایەتی ئەو مناڵە دەرئەخات و کە لە چینەتەوەیەکە پێ ئەناسرێت بۆیە پێویستە لە 6 ساڵیەوە جارێ زمانی دایک فێر بکرێت دواتر لە تەمانەکانی ترا ئەوە شتێکی ئاساییە کە زمانی تر بزانێت. زۆر باشە کچە جوان کاتۆ هەستە پێ بزانم تۆ ناوت چییە؟ ئایا پۆلی چەنی؟ یەک پۆلی یەکی بە کوردیە خوێنی؟ زۆر دڵت خۆشە بە زمانی کوردیە خوێنی؟ ئەوە سەر تۆم خۆشە. زۆر پێت خۆشە. تۆ پێم بڵێ لە کام وانە زۆر زیرەکی لە کوردی لە بیرکاری؟ کشتی لە گشتی زیرەکی. ئەی ئافرم دەست خۆش کاتۆ وەرە پێشەوە تۆ بزانم تۆ ناوت چییە؟ سەنا تۆ پۆلی چەنی؟ 5 زۆر باشە. تۆ بە زمانی کوردیە خوێنی؟ پێت خۆشە بە زمانی کوردیە خوێنی؟ زۆر پێم خۆشە. زۆر باشە. مایکە بەدەستی خۆت بگرە حەزەکەی دەیدانشە. پێم بڵێ مایکە نزیکە دەون. زۆر باشە. تۆ لە کام وانە زۆر زیرەکی؟ کوردی هیچ شعرێکت لەبەرە گۆرانیە شتێکمان پێ بڵێ بە زمانی کوردی؟ فەرموو دەی شتێکمان پێشکەشکە. لە ئامەت و هەتا لۆڕستان بە یەک دەنگەڵەی بژی کوردستان شەیدەکانمانش لە گۆڕدا هەستان تا ژێر سێبەری ئاڵان نەوەستان ئەو جاش پێکەنی هەموو لە بیرکەین بە یەک شا دەبینەوە کە خاوەنی خاکین بەرامبەر یەک هەموو دڵپاکین کە کووردە لە دەستی مەدا بە درۆی دوژمنا قەت باوەڕ بەکە هەر ئەوانە بوو چاڵیان هەڵ دەکەن 1000 ساڵ ڕاوی کوردیان دەنا هەربژی پێم بڵێن یەکێک لە ئێوە ئەویست گۆرانیەکمان بۆ بڵێ کام بوو کچە جوان مامۆستا بێری دێرین ئەوە دێرینە ئەو مایکاتوان بدەنە دێرین دەی دانەدانە بیدەنە سەرەوە ئافرم بیدەنە دەست دێرین باشە دەست خۆش یاڵا دێرین ناوت چییە تۆ؟ دێرین ئافرم هەستەکەی هەستە سەر پێ ناوت دێرینە؟ بەڵێ پۆلی چەنی؟ پۆلی 5 زۆر باشە دێرین دەی بزانم چیمان پێشکەشەکەی؟ گۆرانی دیلان گۆرانی دەی فەرموو حسی چاوێ من دەبارێوە بارانە بوهارە ئەگەر مش ئێش و ئەلم لەسەر مەدا دبارە دژوار نەکوت باوەڕ نەکەن دژمن وەک گوریهارە دژوار نەکوت باوەڕ نەکەن دژمن وەک گوریهارە دلان دیلان وە دیلان سەبرا دیلان دلان دیلان وە دیلان سەبرا دیلان هەربشی ئەو مناڵەی تر چێ بوو مامۆستا ناوی؟ شعرێک بوو تیانەیڵێن؟ دەی تۆ بزانم تۆ چیت پێ ئەو مناڵی ئاڵا کوردستانەکەی ئەتوانن مایکەکە بدەن بگەێنن بەلەنجە تۆ دەی دەست پەرسکە بزانە چیت پێ دەی دەی لەنجە گیان بزانم تۆ پۆلی چەنی؟ چوار پۆلی چواری زۆر جوانی لەنجە ئازانی؟ ئێمە مناڵی کوردین کۆتری ئاشتە چیا هەردین زۆر لە مێژوانە سەساردینە لە بیرمان ناچێت چیان پێکردین لە بیرمان ناچێت چیان پێکردین لە جێ چەپکە گوڵ ئەنفالیان کردین وا تێگەشتن کە ئێمە مردین با باش تێ بگەن ئێمە نەمردین لە ئادەمەوە بووین و هەرە بین چکە خاکێ پاک پەروەردەی کردوین کوردستان جێگەی کەشتی و ئاخە بەڵگەش بوو ئەمە شاخی شەڵاخە زاگرە شایتە کۆتری چاخە بەڵام هەجژمنەمان زۆر بێدەماغە چاویان هەڵ نایە بە شاخ و باخە حەسوت و پیسن هەدڵیان پڕداخە زۆر سپاس بۆ ئێوە دەی ئەتوانن مایکەکە بگەڕێنەوە بۆ ڕیزی مامۆسایان دواتر بە دڵنیایەوە گفتوگۆمان لەگەڵ ئەوانیشدا دەبێت زۆر سپاس طبعاً کاتێکە ئەبینی ئەم هەموو مناڵە ئەم مۆڕاڵ و وزە کوردایەتیان تایە مرۆڤ لە خۆیەوە حەز دەکات هەموو ڕۆژێک لە 25 گوڵانیان لە 21 شوبات تا بژی مامۆسا بگەڕینەوە لای ئێوە مامۆساگیان کاتێککە منداڵێک لە خوێندنگا فێری زمانی کوردیەکەین ئەو جیانەی کە لە دەر ڕۆژبەری دەکەوێت بێگومان کاریگەری لەسەر هەیە ئەگەر باسی شاری کەرکووک کە مەگەر سێری سادەترین نمونە تابلۆی دوکانەکان بکەین دەبینین بە زمانی عەرەبیە خۆت بە زمانی بێگانە نووسراون ئەتوانم پرسیارەکەم لەو چارچێوەیەدا بکەم ئایا ئێمە چی بکەین بۆ پاراستنی زمانی کوردی یاخود چی بکەین بۆ پاراستنی زمانی دایک؟ بەڵێ ئەمە پرسیارە گرنگەکەی بەڕاستی تاوان ئێمە سێ وەزارەتمان هەیە پەیوەستن یان پەیوەندیدارن بە بابەتەکەەوە وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی خوێندنی باڵا
ئەم سێ وەزارەتە دەبێ کاری لەسەر بکەن، دەبێ بێنە مەیدان، دەبێ بێنە پێشەوە گوێ لە خەڵکە ئەکادیمی و خەڵکە پسپۆر و خەمخۆرەکە بە نمونەی مامۆستا عەبدەڕەحیم و دەیان و سەدانی ترمان هەیە گوێی لێ بکرێت. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەی بەڕێزت باست کرد، وەڵای جوانە بۆ کەرکووک ئێمە تابلۆکانمان بە زمانی شیرینی کوردی بێت. ئەمە شتێکی تر. ناوی مناڵەکانمان بە دایکان و باوکان من داوایان لێکم بە ناوی مناڵەکانمان ناوی کوردی ناوی زۆر جوانی تایە. ڕاگەیاندن لێرە ڕۆڵی بەڕێزتان ڕۆڵی گەورە دەبینێ بە نمونە بەڕێستان ئەم بەرنامەی بەڕێستان ئێستامە کاریگەریکی ئەجگار گەورەی هەیە. من داوا لە هەموو ڕاگەیاندکارەکان ئەکەم بەڕاستی وەختێک ئەو بەڕێزانەی چ وەک پێشکەشکار چ وەک بێژەر چ وەک ئەو میوانانەی کە داوەتە کرێن بۆ بەرنامەکان با بە زمانی شیرینی کوردی بدوێن. پێشتر باسی شیعرتان کرد، پرسیارێکت کرد بەڕێزت، ڕاستە شاعیرە کلاسیکیەکانمان بە شێوازە لە شێوازەکان وشەی کوردی عەرەبی و فارسی و تورکیان بەکارهێناوە، بەڵام ئێستا لە شعری ئازادە چ پێویست ئەکا ئێمە کۆمەڵێک زاراوە کەم کۆمەڵێک گوشە بدێنینە ناو شعری کوردیەوە بەڕاستی پێویستی بە فەرهەنگە، پێویستی بۆی فەرهەنگێک بێنین لە تەکی خۆمانەوە داینێن و بە دوای ئەوانەیە بگەڕێن. بەشێکی تری ئەوەیە کردنەوەی دەیان سنتەرە، بەڕاستی سنتەری تایبەتمەند بە زمانی کوردی کە خەڵکی ئەکادیمی تێدا بێ. دەزانی هەر لەسەر مەترسیەکانی خوێندن بە زمانی بێگانە یەکێک لە هۆکارەکانی ئۆتیزم ئێستا ئەوە سەلمێنراوە کە خوێندنە بە زمانی بێگانە. با ئەوەش ڕوون بێ لە لای بینەرانی بەڕێز، ئێمە ناڵێن فێربوونی زمانێکی دیکە عیبەیە یان تاوانە، بەڵام لە کاتی خۆیان لە تەمەنی خۆیان لە قۆناغی خۆیان. دەزانی هەموو لێکۆڵینەوە زانستیەکان ئەویان سەلماندووە مناڵ پێش 10 ساڵ نابێ هیچ زمانێکی تر بخوێنێ. بڕوا بێ لەم شارەیە من بینم لە باخچەی ساوایان کە 4 ساڵ بوو زمانی دۆم و سێمیان نەخوێند. لێرە گرفتی زۆر گەورەمان بۆ دروستە بێ. هەروەها ئێمە ئەگەر ئاگادار نەبین ئەخر مردنی زمانیشمان هەیە. بۆ مردنی زمان هەندێک زار هۆکارە سروشتیەکان لافاوە زریانە بوومەلەرزێ هەتا کۆتایی ڕەنگە زمان لاوازکایان بیکوژێ، بەڵام هۆکارە مرۆیەکانی شێ ئەوە خۆمانین. ئەزانی خاڵێکی زۆر گرنگەیە من حەزەکەم ئاماژەی پێ بدەم، ئێمەی کورد حەق نییە بە چاوێکی سووکەوە سەیری زمانەکەی خۆمان بکەین. بۆ زمانی کوردی بە سووک سیر بکەین، بۆ بە کەم سیر بکەین. دەزانی من لە چەند دایک و باوکێک پرسیاری ئەوم کرد ئەرێ مناڵەکانتان بۆ بەرەبەر خوێندنی عەرەبی بڕوا بکە بابەتەکە چاولێکەریە، هیچی تر نییە. خۆشبەختانە وەکو مامۆستا جومعەی بەڕێز باسی کرد ئەم ساڵ لە خوێندنی کوردی سەر 1100 خوێندکار لە خوێندنی عەرەبیەوە گەڕاوەتەوە بۆ خوێندنی کوردی. بۆ دەبێت ئەوەی کە کاتێ پرسیارەکەی لە دایک و باوکە کە ئەڵێ مناڵەکەم لەوێ ئارام نییە، لەوێ دڵنیا نییە، لەوێ فێر نەبووە، خاڵێکی زۆر گرنگی شەیە بۆ ئەم گەڕاننەوە ئەم لێشاوە. ئەخە پێشتر ئێمە خوێندکاران لە خوێندنی کوردی و ئەچوونە عەرەبی. ئێستا لەسەر ئەو بابەتە پێم وایە فێرخوازێکمان هەیە لێرە لە خوێندنی عەرەبیەوە خوێندنی عەرەبیەوە هاتووە. با وەرگرین بزانین کام فێرخواز. ئەجا بەرێ بچمە لای ڕەفیقەکەتان شتێکتان پێ بڵم ئیتر ئێوە ڕاستیکەنەوە ئەگەر کەسێک لی پرسین مەکتەبەکەتان ناوی چیە بڵێن ببوورە مەکتەب نییە خوێندنگایە. ئەو سادەترین نمونەیە کە ئەتوانن لە زمانی شیرینی کوردیا بەکاری بێنن. چۆنی نازدار باشم ناو چییە؟ پێم بڵێ کەی لە تاپۆری چەنە لە خوێندنی عەرەبی خوێند و کەی گەڕایتەوە سەر زمانی کوردی؟ هەر تاپۆلی 5 لە قوتابخانەی عەرەبی خوێندومە، باشە. لە پۆلی 6 گەڕامەوە کوردی. ئێستا پێت خۆشە کە لە خوێندنگەیەکی کوردیە خوێنیت؟ بەڵێ. پێت خۆشە ڕەفیقەکانی ئێستا کوردن ئەتوانی بە زمانی کوردی بدوێی، لەگەڵ ئەوەش ئایا لەگەڵ دایک و باوکت قسەتان کرد و ڕێکەون کە تۆ بگەڕێیتەوە سەر خوێندنی زمانی کوردی؟ بەڵێ قسەمان کرد، من وتم پێم خۆشە کە بگەڕێمەوە قوتابخانەی کوردی. زۆر باشە. هەستەکەم هەموو ئەوانی کە جلی کوردیان لەبەرە زۆر جوانن. باشە تۆ جلەکەت زۆر زۆر تایبەتە، کێ بۆی هەڵبژاردی؟ دایکم. لێرەوە چی بە دایک و باوکە ئەڵێ چۆن سوپاسیانەکەی کە گویان لە تۆ گرت و تۆیان هێنایەوە سەر خوێندنی زمانی کوردی؟ سوپاسیانەکەم کە منیان هێنایەوە قوتابخانەی کوردی. پرسیارێک لێ بکەم بە مامۆستاکان گویان لێ نەبێ مامۆستاکانە چۆن یارمەتیتە دەن لەوەی کە تۆ پێشتر بە زمانی عەرەبی خوێندوتە ئێستا بە زمانی کوردی؟ زۆر زۆر باشن. وەدامەنە لێرەن ئەتوانی گلەی خۆت بکەیت. بەلای منەوە هەموو مامۆستاکان وەکو یەک باشن. بەڵێ. مامۆستاکانێکەین زۆر سپاس. یەک خانمێکی تر وەرەگرم لە ڕیزی پێشەوە مامۆستا بە ئیجازەی بەڕێستان لە ڕیزی پێشەوە بە مۆڕاڵێکی بەرزەوە باڵای کوردستانەوە وەستاوە. چۆنیت؟ باشیت؟ ناوت چییە؟
سەجاخان پێم بڵە تۆ ئەخوێنی لە پۆلی چەندی؟ من لە پۆلی شەشم. لە پۆلی شەشی. لە چی وانەیەک زۆر زیرەکی هەستەکەی لە چی وانەیەکە خۆشەویستی زۆرە بۆی؟ عەرەبی. لە عەرەبی؟ ئەی لەگەڵ کوردیان ئێوانە باشە؟ ئەجا ئەزانی تۆ ئەم ساڵ ئەچیتە تاقیکردنەوەیەکەوە کە وەکو ڕەفیقەکان یاخود وەکو خۆناغەکانی تر نییە بەجیا تاقیکردنەوەکەی خۆت تا چەند ئامادە کردووە بۆی؟ خۆت باش ئامادە کردووە؟ هەر بژیت یەک چۆپڵەم بۆ سەجاخان بۆ لێدەن لە ڕیزی پێشەوە لەگەڵ هەمووتان ئاوەستاوە. دەستان خۆش بێت بەخێر بێنەوە هەر بژیت. مامۆستا جەم با پرسیارێک لە تۆ بکەم. ئێمە چۆن ئەتوانین تەوان کولتور یەکێکە بۆ پاراستنی نەتەوەکان بۆ زمانش ئێمە ئەتوانین چۆن کولتوری خۆمان لە ڕێگای زمانەوە بپارێزین. بەڵێ بۆ ئەوە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ لای مەهاتما غاندی کە کاتی خۆی یەکێک بۆ لە شۆڕژگەڕەکانی هیندستان ماوەیەکی سەرۆکایەتی وڵاتی هیندستانی کردووە و شەیەکی زۆر جوانی هەیە. ئەڵێ من دەرگا لە هەموو کولتورێک ئەەکەمەوە کە بێتە ناو کۆمەڵگاکەم باشە بەو مەرجەی پێشێلم نەکە ئەگەر پێشێلم کا لە ناوی ئەدەم. ئێمە ئەتوانین لە ڕێگەی میدیاکانی جیهانەوە لە ڕێگەی ڕاگەیاندەکانەوە شتی جوان زۆر هەیە ئەتوانین بیهێنینە ناو کۆمەڵگای خۆمانەوە و بە زمانی خۆمان بیپارێزین. هەروەها بێتەوە ئێمە ئەومان لەبیر نەچی ئێمە لە ڕووی زمانەوە تا ئەمە دژایەتیەکرین. ئێمە خاکمان مەسلوبە یعنی ئێمە ڕاستە کوردستانێکمان هەیە بەڵام تا ئێستا وەکو شتێکی جیهانی دانی پێنەنراوە. بەڵام ئێمە ئەوەی ماومانە ئێستا بە تاقی تەنیا زمانەکەیە بەس زمانەکەمان ماوە. کاتی خۆی موساعەنتەر لە یەکێک لە ئینەکانە دادگایەکانە لە ئەنقەرە دادگاییان کرد وتی ئەگەر بێت و زمانی من ئەم زمانی کە من ئەمەوێ پێی بدوێم و پێی بنووسم هەڕەشە لە بوونی تۆکە ئەمە بەڵگەیە بۆ یەکشت کە تۆ خاکی منت داگیر کردووە کە تۆ کۆمەڵگای منت داگیر کردووە. بۆیە پاراستنی زمان بەڕاستی شۆڕشە کارکردن لەسەر زمان خۆی لە خۆیان شۆڕشە. ئێمە زۆرمان هەیە لە پێناوی ئەم زمانیا بوونەتە قوربانی و لە ناوچوونە ئەگەر لە ناویش نەچوو بێ. تەبعاً یەکێ لەوانە ئەحمەدکەیەیە ئەحمەدکەیە بە مەبەستی زمانەکە لە ناوچوو ئەگەنا هیچ مشکلەیەکی نەبوو. هەموو شتێکیان لێ قبول کرد هونەرمەندێکە هونەرمەندەکانی لە گۆرانیەکانی دەنگەکەی موزیکەکەی هەموو شتێکیان لێ قبول کرد. ئەوەی لێیان قبول نەکرد بە تاقی تەنیا ئەو بکە یەک تاقە گۆرانیەک بە زمانی کوردی بڵێ. تەسەوورکەن ئەمە خۆی لە خۆیە جەنگێکە دژی کورد هەڵکراوە. زارەی محەممەدیمان هەیە وا بزەم ئەیناسن زارەی محەممەدی. زارەی محەممەدی بە تاقی تەنیا 22 خوێندکاری هەبوو 22 خوێندکار فێری زمانی کوردیانیە کرد زیندانی کرا. دوای ئەوەی کە فشارێکی زۆری نێودەوڵەتی و فشارێکی زۆری کۆمەڵگایی و چالاکوانەکانیان هاتە سەر ئازادیان کرد بەڵام ئازادکردنەکەی وەکو بەخشیشە بوو پێیاندا یعنی هێشتا ئەوان منەتیان بەسەریەوە کرد. زۆر مەسائل هەیە لە مەسەلانەیە با بینە سەر مەسەلەی زمان. ئێمە جارێ ئاگەمە لە هەموو شتەکانی زمان نییە. منداڵە مناڵیەوە حتا پیر ئەبێ زمانێکی تایبەت هەیە لە میکانیزمی مێشکیا یعنی ئەداتێ نییە جیهازیە نییە. ئەو زمانە لە میکانیزمی مێشکیایە کە ئەبێتە هۆکاری بیرکردنەوە ئەبێتە هۆکاری گزارشکردن هۆکارێک بۆ دەربڕین کە خۆی بە تەنیا دائنیشێ. ئەو زمانە فیزیای کیمیای کارەباییەیە لە ناو مێشکیا کە ئەی دوێنێ. ئەو زمانە زۆر زۆر ئەساسە. مناڵ لە تەمەنی 2 ساڵی کەمتر پێشتر لە ساڵ و نیوەک دەمەکاتەوە لە تەمەنی 2 ساڵی پاراوە بێ تا تەمەنی 12 ساڵی هەندێک لە زانەکانی زمان ئەڵێن ئەتوانێ بەپێی توانە ئەتوانێ لە 70,000 تا 90,000 وشە کۆ بکاتەوە لە زەینی خۆیدا. لەمە جگەرەوە ئێمە یاساکانی ئینمانەیە کە مامۆستا حەسەنی قازی کردوێتی بە کوردی مامۆستا حەسەنی قازی ئەوی کردوەکری کۆمەڵێک یاسای گەورەن یەکێ لەو یاسانە بۆ هەموو کەسێ بۆی هەیە فێری زمانی خۆی هەبێ. بەڵام عینە کاتی ڕێگری لێنەکەین ئەگەر فێری زمانێکی مامۆستا ڕەحیم ئێستا عەرەبی بەباشی ئەزانێ ئەخوێنێ فارسی بەباشی ئەزانێ ئەخوێنێ هیچ عیبێکی تیان نییە. هەموو کۆمەڵگەیەک کوونەتەوەیەک ئەبێ لەسەر زمانی خۆیان کارابن. هەموو نەتەوەیەک ئەبێ پەروەردەیەکی تایبەتی هەبێ بە زمان هەموو نەتەوەیەک ئەبێ سنتەرێکی تایبەتی هەبێ بە زمان زۆر بەداخەوە کە ئێمە نیمانە
ئێستا ئێمە ئەو هەموو کوردستانە پێی بکە سنتەرێکی زمانەوانی بەهێزمانیەکە پەیوەندی بە بەشی پەیوەندیەکانی لەگەڵ پەروەردە و لەگەڵ ڕۆشنبیری وەک مامۆستاوتی لەگەڵ بەحث العالیا هەبێت بۆیە مەسەلەی زمان مەسەلەی شۆڕشە ئەوەی کە ئەنفال کراین بە چەک بەڵام لەناو نەچوین ئەگەر بێت و لە ڕێی زمانەوە ئەنفال بکەین بەرگەی 25 ساڵ ناگرین مامۆستاگیان دەمەوێت کللتور و زمان تۆزێک بەستمەوە بەیەکەوە لە کللتوری کوردیدا کۆمەڵێشتی زۆر جوالمانەیە هەڵپەرکێمانەیە کە کوڕ و کچێک دەست لە ناو دەست پێ ئەوترێ زێ ئەوەش بۆ پاراستنی کللتور و فەرهەنگمان دواتر جلمانەیە کۆمەڵە مۆڕاڵات و نیشانەمان هەیە کە پاراستنی کللتوری پێوە دیارە ئێمە یاخود ئێوە وەکو سەرپەرشتیارانی پەروەردەی تا چەند کارتان لەسەرەوە کردووە لە ڕێگەی زمانەوە کللتورەکەمان بپارێزن دەستت خۆش بێ طبعا بۆ خۆی لە نێو وڵاتانی جیهانە پێش وڵامی پرسیارەکەی بەڕێزێت زمان بایەخێکی ئێجگار گەورەی هەیە باشە یعنی بە نمونە وڵاتێکی وەک فەڕەنسا وەزارەتێکی هەیە بە ناوی وەزارەتی زمانەوە چەند جوانە ئەمە باشە ئێمە لە زانکۆ لە کۆلێژی پەروەردە لە کۆلێژی ئاداب لە کۆلێژی زمان بەشی زمانی کوردیمانەیە طبعا ئەمانیش کۆمەڵە ڕۆڵ و ئەرکی گەورە ئەکەوێتە سەریان باشە دەزانی خوێندن بە زمانی کوردی بۆ پاراستنی فەرهەنگ کللتور داب نەریت ئێمە ساڵانە چەندین مەراسین و بۆ نەمان هەیە چەندین ئاهاگمانێ بنمونە ئەها ئەمڕۆ لە ڕۆژی زمانی دایکە دەی چەند ڕۆژێکی چەند هەفتەیەکی تر نەورۆز و بەهارە اینجا جژنی نەورۆز دیە اینجا یادە ناخۆشەکان بە نمونە یادی ئەنفال و کیمیاباران دیە لە ڕێگەی ئەم مەراسیمانەوە لە ڕێگەی ئەم کۆڕ و کۆبوونەوە ئەم چالاکیە جوانانەوەی ئێمە طبعا هەوڵە دەین کللتوری کوردی فەرهەنگی کوردی دابوو نەریتە جوانەکانی کورد بپارێزین ئەنی من ویستم ئاماژە بە خاڵێکی تریش بدەم ئەوش ئەوەیە ئێمە دوو شتمانێ با لەیەکی جیا بکەینەوە فێربوونی زمانمان هەیە زمانی فێربوونمان هەیە زمانی فێربوون دەبێت لە قوتابخانەکانە زمانی شیرینی کوردی بێ بەڵام فێربوونی زمان عیب نییە با قوتابیەکی ئێمە چوار زمان بزانێ بەڵام مامۆستا باشتر شارەزایە لە کات و ساتی خۆیە لە قۆناغی تایبەتی خۆیە با نمونەیەکتان بۆ بێنم من باوکێک گلەیەکی کرد وتی مامۆستا مناڵەکەم تووشی سەرلێشێوان بووە هەر لە یەک ڕۆژە مامۆستای زمانی عەرەبی پیتی واوی فێر کردووە هەمان ڕۆژ مامۆستای ئینگلیزی پیتی ئی فێر کردووە ئی واو هەردووشیان هاوشێوەن بەڵام بپێچەوانەوە دەنووسرێن کاتی ئێمە باسی ئەوەکەین دایکان و باوکان مناڵ بخەنە بەر خوێندنی کوردی باسی پاشە ڕۆژ ئەکەین باسی شتێکی سانا ناکەین شتێکی ئاسان ناکەین بەڕاستی ئەم مناڵە لە مافەکانی مناڵ لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە کە جاڕی لێدراوە سەلمێنراوە بڕیاری لەسەر دراوە یەکێک لە مافەکانیان ئەوەیە خوێندن بە زمانی دایک ناوێکی کوردی بە زمانی شیرینی کوردی دەزانی خاڵێکی تر کە من مەبەستمە ئاماژەی پێ بدەم باسی ئەو سێ وەزارەتەم کردووە اینجا ئەرکی دەسەڵات و حکوومەت چییە سیستەم ئەرکی چییە لەمڕۆوە ئەرکیی گەورە لەسەر شاریانە ئامارێکم لایە لە هەرێمی کوردستان 600 قوتابخانەمان هەیە بە زمانی بێگانەوان ناخوێنن زمانەکان عەرەبین زیاتر ئینگلیزین فەڕەنسین تورکین بیتکەرەوە 600 قوتابخانە لە چوار پارێزگای هەرێمی کوردستانە طبعا بە ئیدارە و شار و شارەچۆکانەوە 600 قوتابخانە ئەگەر هەر قوتابخانەی 100 خوێندکاری تیابێ چەند قوتابی کرد ئەم قوتابیانە ئەچنە ماڵەوە کاکە ئێستا لە قوتابخانەش تێپەڕی کردووە پەیمانگا بە زمانی بێگانە زانکۆی ئەمریکی پێیا بووە باشە لە هەموو ئەمریکا نەک زانکۆ بەشێکەیە بە ناوی زمانی کوردیەوە لە هەموو وڵاتە عەرەبیەکان بەشێکەیە بە ناوی زمانی کوردیەوە لەگەڵ ڕێزمە بەڕاستی نەچێتە بابەتی نەتەوە پەرستیەوە زۆر باشە طبعا بچۆ زانکۆی ئەمریکی ئەوەی کللتور بێ ئەوەی داب بێ ئەوەی نەرید بێ ئەوەی هەڵسوکەوتی کوردی بێ لێو بەدی ناکرێ بەڕاستی ئێمە با ڕاستگۆیان و ڕاشکاوە مامۆستا عەبدوڵڵا پەشێو لە وتارێکدا دەڵێ ئەگەر کەسێک بە زمانێکی بێگانە فێر بێت هەر بۆ زمانە بێگانەیە بیرەکاتەوە مۆڕاڵی دروستە بێ هێزی دروستە بێ کەواتە ئەگەر بە زمانی کوردی فێر بێ هەر بە زمانی کوردی بیرەکاتەوە کوردانەتر ئەژی جوانە اینجا ئێستا شتێک پێیا بووە لە نێو دایک و باوکە شانازی ئەکەن کە مامۆستا عەبدوڕەحیم مناڵەکەم بە ئینگلیزی قسە ئەکا قەت شانازی نییە بەڕاستی من بە ئازاییشی نازانم بە شانازیشی نازانم خێزانی کوردیت پێ ئەڵێم ئەچیتە ماڵیان بە ئینگلیزی قسە ئەکەن کارەساتە بەڕاستی بڕوە ئەکەی لەم شارەیە ئەچیتە هەندێک ماڵ مناڵی 5 ساڵان مناڵی 6 ساڵان بە بابە و مامە بانگی دایک و باوکێک کاکە دایک و باوکەکان دەبێ هەندێک وشە هەیە بەکارینێ لە جاتی ئەوەی بڵێ فلان ئەبوو فلان ئەبێ بڵێن دایکی فلان باوکی فلان
یعنی دەگەڕێمەوە سەر خاڵێکی زۆر زۆر گرنگ کە ئێمە پێویستە کاری لەسەر بکەین کارێکی دەستە جەمعی هەیە دایک و باوک بێتە پێشەوە قوتابخانەکان بەو سێ وەزارەتەوە بێتە پێشەوە زانکۆ بێتە پێشەوە حکوومەت و دەسەڵات بێتە پێشەوە ڕاگەیاندنەکەی بەڕێستان وەکو ئێستا ئاوها بێنە پێشەوە مەبەستم ڕاگەیاندنەکان بە شێوازێکی گشتی شاعیر و نووسەرەکانمان دەزانی هەندێک نووسەرمان هەیە دەنووسێت لە ڕۆژنامەکانە لە سایتەکانە لە گۆڤارەکانە بڕوا بکە لە دە وشەیە پێنج وشەی بێگانێ لە ڕاگەیاندنەوە قسە بۆ ئێمە ئەکا من شەوێ لە شەوەکان تەماشای پرۆگرامێکمە کرد زۆر بێتاقەت بووم لی بە خێرایی گۆڕیم لەبەرەوەی ئەوەندی وشەی بێگانەی بەکارێنە من نازانم مەبەست چییە ئەگەر من ئێستا قسە ئەکەین لە جاتی ئەوەی بەڕێزە دووتت بڵێن مەدرسە قوتابخانە کاکە لە بریەوەی بڵێن کتێب ئەڵێن پەرتووک باشە مەبەست چییە من لە پرۆگرامێکە هەندێ وشە بەکار بێنم کە دوور و نزیک پەیوەندی بە زمانەکەی منەوە نیە ئەمە دەبێ هەمووی چاکرێت بێگومان سێکەن بخۆی هەر بەڕاستی فێربوونی زمان کاتێک کە ئێمە زمانێک فێرەبین ئۆکەی شتێکی زۆر باشە بەڵام کاتێک لە مناڵەوە کاتێک کە مناڵێک فێری زمانێک ترە بێت تەنها فێربوونی زمانەکە نییە زمان کللتورەکەیە کاریگەری کللتورەکە بێ کاریگەری هەموو شتەکانی زمانەکە لەسەر ئەو کەسە پیا بێ بەڕاستی تۆش بغزت لەو نوعانە فەرانەیە کە لە ئەسنایتەکە لەو میانە وشەی بێگانە ئەوە قسەیەکەی ئەڵێ زۆر عیبە بۆ بەعضی ئەشخاص لە ئەسنای تەکەلومە کەلیمەی لوغەی عەرەبی استعمالەکەن ماوەستا جان حەزمان لێیە شعرێکمان پێشکەش بکەیت ئەگەر ئامادە بی سپاس دەکەین وەڵڵا شعرێکی کورت بە کەیف خۆت بەڵێ فەرموو ئەم شعرە ناونیشانی شەترەنجە باشە بەڵام ڕەهەندێکی دوورتری هەیە وەکو بیر وایە بەس لە دەمەوە تۆ زیەک ئاوە بینی بەڵام تۆ چەندێ ئاوی لێ پلەکەی هەر وەکو خۆیەتی بۆیە حەزم کرد ئەم شعرە بۆ ئەو مناڵە چاوگەشانەوە بۆ ئەو مامۆستا ئازیزانەوە بۆ ئەو خوشکبرایانە بخێنمەوە وەرە با پێکەوە بچینە ئاستانەکانی شەترەنج لەوێ هەردوو پاشا بکوژین فیلەکان بگێڕینەوە دارستان ئەسپەکان بەرینەوە بۆ لە وەرگاکانیان قەڵاکان بڕوخێنین بەرد بە بەردی بدەین لە ئاوەدانی گۆڕەپانی شەترەنجەکە بکەین بە پارکی ئازادی سەربازەکان زەماوەندی تیا بگێڕن با مناڵی هەمەڕەنگ بخەنەوە فێرگەیەک ئاوەدان بکەنەوە شارێک بڕازێننەوە لە وەزیرەکان گەڕێ ئەوە زۆر دەمێکە بە دەستی پاشاکانەوە بە کلۆری مردوون دەستخۆش زۆر سپاس بۆ گوڵزاری وشەیەت مامۆستا دایمە مامۆستایان پێمان خۆش بۆ پرۆگرامەکەمان زۆر درێژتر بێت لەوە ئەگەر بەشەوە ڕۆژێک لەگەڵ ئێوەدا دانیشین تاسەی زمانی شیرینی کوردی باس بکەین مەڕاستی لی ناشکێت کاتی پرۆگرامەکەمان بەرەو کۆتایە ڕات پێم خۆشە کۆتا پەیامی هەردوو بەڕێستان وەرەگرم ئەگەر سەرنجێک خاڵک تێبینێ کە بێت مامۆستا سامان فەرموون زۆر سپاس وڵا دووبارە سوپاس و پێزانین بۆ بەڕێستان بۆ کەناڵە جوانەکەی کەرکووک هەمیشە ئێمە دەزانی شەوان بە ڕۆژان ئەگەر ئێمە نەیخینە سەر کەناڵی کەرکووک ڕەنگە چێژ لە پرۆگرامەکان نەبین لەبەری هەواڵەکانی کەرکووک و بابەتەکانی کەرکووک لە کەناڵە جوانەکەی ئێوە بینین سوپاس و پێزانینم هەیە بۆ کارگێڕی و مامۆستا بەڕێزەکان ئەو قوتابیە چاوگەشانەی قوتابخانەی هەڵگورت من لە کۆتاییە پەیامێکم هەیە بۆ مامۆستایانی بەڕێز پێم خۆشە کۆب لە شعرێکی شاعیری گەورەی نەتەوەکەمان پەشێوی مەزن ئاراستەی مامۆستایانی خۆشەویستکەم کە دەڵێت ئەگەر دوێنێ مامۆستاکان سوڵتانێکیان پێ ئەگەیان ئەگەر دوێنێ مامۆستاکان سوڵتانێکیان پێ ئەگەیان ئەبێ ئەمڕۆ مامۆستای کورد دانیشێ بە ڕاوێژی ورد نەخشەی پێگەیاندن دانێ بۆ ملیۆنان نەک سوڵتانێ بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایە مامۆستایان ئەگەر تۆ پەیامێکتە بێ فەرموو منیشە لە لای خۆمەوە سوپاسی کەناڵی کەرکووکەکەم کە ئەم دەرفەتە جوانەی بێ ئێمە بەخشی بە تایبەت کە لەگەڵ مامۆستا سامان جارێکی تر کۆبووینەوە ماوەیەکی زۆر بۆ ئێمە پتیمانێکی بۆ ئاگاتیەیە تەماوە کارەکەی خانەنشین بوونەکەی ئێمە هەروەها سوپاسی بێپایانم بۆ کارگەڕی قوتابخانەکە بۆ هەموو ئەو ئەندامانی کە بەڕاستی بە ئەمەکەوە ماندوون و پێیانەوە دیارە بەوە دیارەکە هەموو خوێندکارەکان هەموو فێرخوازەکان
توانی ویانە کاریگەریان بەسەر فێرخوازەکانەوە هەبێت و بە جوانی بەڕێوەیان ببن ئەمە خۆی لە خۆیان نیشانەی گەورەی ئەو مامۆستایانەوە هیوادارم نمونەیان زۆر بێت و دیسانەوە سوپاس. زۆر سپاس. زۆر سپاس سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە و سێبارە بەناوی خۆمان و دەستگای میدیایی کەرکووکەوە سپاسی تایبەتمان هەیە بۆ کارگێڕی و مامۆستایان و خوێندکارانی ئەم خوێندنگایە ئەو پیاوەی کە 17 زمان دەزانێت کاتێک کە پەنجەی دەبڕێت بە زمانی دایکی هاوار دەکات و ئازارەکەی لێ وەسف دەکاتەوە بۆیە بە ئاگامان لەوە بێت کە پەڕووباڵی خامە و دەفتەر و پێنووس و وشەمان لەناو نەچێت چەنەوە تەن شیرین بێت ئەوەندەش زمان شیرین و 100 هێندە شیرینترە. سپاس بۆ تۆ، سپاس بۆ مامۆستایانی ئازیزش تا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.